ئێمە وەکو خوێندکارانی ناڕازی داوامان حەق و مافی سەرەتایی خۆمانە کە جەرماڵێ نەک ئەو بڕەپارێکە وەکو سەدەقەیەک بۆ خوێندکاران تەرخانیان کردو. ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نین بۆ بڕیارە، چاوەڕێی بڕیاری دروستی ئەوان دەکەین کەوا بڕیار بدەن جەرماڵە وەکو هەموو ساڵەکانی پێشووتر پێش ئەوەی بیبڕن چۆن داویانە ئەم ساڵش بە ماشەیە و بەردەوام بدرێتەوە بە خوێندکاران. داواکاری مافی خۆمان بدرێتەوە تاوکو ئێستا مافی خۆمان پێ نەدراوەتەوە ئێمەش خۆپیشاندانەکەین تاوکو مافی خۆمان نەگەڕێنرێتەوە بەهۆی ئیمتحانی میدتێرمەوە کە ماوەیەکی زۆرە دواخراوە نەمانست بێتە بارگرانی بوو ئەوەی لە کاتی فاینەڵیشە قورس ئەبێ دوو ئیمتحان پێکەوە بێ. هیچ لەبێ غیاب نادرێت تەنها بێ بەشداری خۆپیشاندان بکەی. ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکانی هەڵەبجا ئەم ڕۆژ بەمان شێوەی ڕۆژانی پێشوو خۆپیشاندانمان کردووە. هەر هەمان داواکاری ڕۆژانی پێشوومانەکەی وەرگرتنی جەرماڵەیە. ڕاستی کە هەنێ قسە بڵاو بۆتەوە ئەوانە ینی دەرماڵە نییە، تەنها پشتگیری داراییە بۆ ماوەی 1 ساڵشەو بۆ خوێندکاری کەم جەرامەتیشە. ئێمەش هەر بە شێوەی هێمنانە بەردەوام بین لە خۆپیشاندانی خۆمان. ئەکی جیازی چینەتی دروستەکە لە نێوان خوێندکارانە بە شێوازێک هاتووە کە ئەبێ بە پڕکردنەوەی فۆرمێک بێت بۆ ئەو خوێندکارانەی کە پێویستیانە بەم شێوەیە چینایەتێک دروستە بێت لەناو کۆلێژ و پەیمانگاکانە. Hallelujah.